وەخۆری گەشی ئازادی چەوشەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولی ئەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی بەرز و بەڕێز بێت یادی ئاورینی موریدی. ئاورینی موریدی تەمەن 18 ساڵە خەڵکی سەلاس و باوەجاونی شەوی هەفتەی ڕەزبەری 1401 لەگەڵ دەستپێکی ناڕەزایەتیە جەماوەریەکان لە سەلاس و باوەجاونی بە گولەی هێزە بەکرێگیراوەکانی کۆماری ئیسلامی گیاونی لەدەستدا. ئاورین کە لە جەریانی دەستپێکی ئاوخێزی جەماوەری شۆڕشی ژینا لە شاوری جوانڕۆ لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمەوە بریندار کرا بوو، سەرەتا گواسترایەوە بۆ نەخۆشخانەی شاوری جوانڕۆ، بەڵام بەهۆی سەختی برینەکەیەوە ڕەوانەی نەخۆشخانەی کرماشان کرا و بەداخەوە لەوێ بەهۆی خوێن ڕێژی زۆر گیاونی بەخت کرد. شایانی باوسەکە هاوکات 6 کەسی تر لە هاووڵاتیانی شاری سەلاس و باوەجاونی بە گولەی ڕاستە و خۆی هێزەکانی ڕژیم بریندار کران. هەروەها ڕۆژی شەممە 16 ڕەزبەر محەممەدی ئەمینی کوڕی گوڵ محەممەد خەڵکی تەقتەقان و یەحیا ڕەحیمی کوڕی ئەحمەد خەڵکی نەنە لە ناوچەی سنە لەلایەن هێزەکانی ڕژیمەوە تەقەیان لێکرا و گیانیان بەخت کرد. یادی ئازیزی ئاورینی موریدی، محەممەدی ئەمینی، یەحیا ڕەحیمی و سەرجەمگیان بەختکردوانی شۆڕشی ژینا بەرز و بەڕێز بێت. وەخۆری گەشی ئازادی چەوشەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولی ئەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە